لای بایزید حەسەن ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی گۆڕان. کاک بایزید سڵاو لێبێ. دەمێ بە شێوەیەکی گشتی سەرنجت بزانم پێشوەختە لەسەر قسەکانی عیبادی لەسەر هەرێمی کوردستان. پێشێکی سڵاو بۆ بەڕێستان و بۆ میوانە خۆشەویستەکە کاک شوان ئەحمەد. من پێم وایە ئەو قسەی بەڕێز عیبادی کە ئەمڕۆ کردوێتی ئەوەیە کە تۆ دەبێ قسەکە نشی بکەیەوە. یەکەم لە ئایا کە ئەڵێ موچەی فەرمانبەرانی کوردستان دەم چەر فەرمانبەرە ئایا ئەوەیە کەوا لە بودجەی عێراق داهاتوە ئێستا وەرەقەی کەلامە ژمارەی موچەخۆرانی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لەو وەرەقە کە لەگەڵ بودجەی ساڵی 2012 679,939 فەرمانبەرمانەیە. بەڵام لە هەرێمی کوردستان ئێستا وەکو بەڕێز قوبا تاڵەبانی باس کرد مانجێکلەوە پێشوەتی لە کوردستان 1,344,000 موچەخۆرمانەیە. لە عێراقیش ژمارەی هەموو موچەخۆرانی عێراق لە بودجەی عێراقدا ئەوانەی کەوا فەرمانبەرن 3,024,023 فەرمانبەرە بە 679,000ەکەی کوردستانیشەوە. شتێکی ترەیە کە تەماشاکەین عێراق کە ڕۆژانە تقریباً 3 ملیۆن بەرمیل دەرێت نەو دەرەوە. بەو 3 ملیۆنە دەتوانێت معاشی 15 محافەزەی عێراق بدا. بەڵام کە تەماشاکەین هەرێمی کوردستان 600,000 بە بەرمیل لەوانەیە 300یش بە تانکەر بڕوە 100,000یش بۆ پاڵاوگەکان ئەوە دەکاتە ملیۆنێک. ئایا داهاتی ملیۆنێک بەرمیل بەشی 3 پارێزگای کوردستان ناکات؟ یعنی لێرە شتێکی تریشەیە لە بودجەی عێراقدا هاتووە کە حکوومەتی عێراق لە نەفەقاتی فعلی مانگانە حسەی لە ساحەفدەکەی هەرێمی کوردستان جیا دەکاتەوە. خۆی ئەگە بڵێن عێراق ئەگەر مانگانە 3 ملیارد دۆلاری دەستکەوێ لە سەداسی دەڕوات ئەوە پێی دەڵێن سیادی چەند دەمێنێتەوە 2 ملیار و 100 ملیۆن تقریبا زەربی لە ساحەفدەی کە لەوانەیە بکاتە 345 ملیۆن. ئایا ئەو 345 ملیۆن دۆلارە بەشی 1,344,000 عیبادی مەبەستی ئەو 679,000ەیە کە لە بودجەی ساڵی 2016دا هاتووە. باشە من تێنەگەیشتم لەوەی کە ئەو قسانەی کە کراون لەسەر هەرێمی کوردستان ڕەوان یاننا. تۆ بەڕوونکردنەوەکە دویستت کامیان بڵێ؟ کام قسانە ئەوەی کە عیبادی لەسەر هەرێمی کوردستان دەیکات لەسەر ئەو نەوتەی کە ئێستا هەیەی و مامەڵی پێوە دەکات سەرسوورمانی خۆی نیشان دەدا بەوەی کە نەتوانرێ موچەی فەرمانبەرانی پێ بدرێ. من پێم وایە عیبادیش لەوانەیە نەتوانێت موچەی هەرێمی کوردستاندا چکە لەبەر ئەوەی لە مانجیە عێراق لە هەموو ماهەکان زیاتر نەوتی ناردووە تقریبا بەرهەمی 3,900,000 بەرمیلی ناردووە لە مانجیەک. بەڵام بەرمیلێک نەوت بە 22 دۆلار بووە. لە عێراقیشدا 11 دۆلار بەس تێچوونی دەرەنای نەوتەکە و بەڕێکردنیەتی وابێ عێراق چەندی بۆ دەمێنێتەوە لە 22ەکە تقریبا 11 دۆلار و شتێکی بۆ دەمێنێتەوە. ئەوەیە لە عێراق هەروە نەوتی عێراقیش تقریبا لە بازاڕی جیهانی بە 5 دۆلار و نیو کەمتر دەفرۆشێ. بەڵامی کوردستان لە بازار بە 8 دۆلار و نیو کەمتر دەفرۆشرێت. بەڵام بەداخەوە ینی ئەو سیاسەتێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەربارەوەی نەوتەوە گرتی سیاسەتێکی ڕاز نەبوو. ئێمە دەمانتوانی چەنگرێبەستێکی کەمکەین بۆی کەوا نەوت بەرەمبێنین هەم بۆ بەکارنای ناوخۆ و لەگەڵ چەند پاڵەوگەی بکەینە و هەناردی دەرەوەی نەکەین و بۆ سیاسەتەکە لە چییە سیاسەتێکی هەڵەبوو کاک بایزید لە چییە سیاست لەو بڕیارەی کە بڕیاری سەربەخۆ فرۆشتنی نەوتیدا یان لە پاش ئەو بڕیارەوە نەیتوانی باش ئیدارەی ئەو بابەتە بکە؟ هەر لە پێشەوە هەر لە سەرەتاوە یعنی کە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو گرێبەستانەی کرد بەغداد داوای دەکردکەوە هەماهنگی بەیەسەن لە دەستوری عێراقیشدا ئەوە نەهاتۆ حکوومەتی هەرێم مەنعکە بڵێ تۆ نابێ گرێبەستکەی. بەغداش کە ئێمە لە پەرلەمانی عێراق بووین داوایان دەکردکەوە گرێبەستەکان ببینن بۆی هەماهنگەکە بێت بزان گرێبەستەکانی کوردستان چۆن. هەروە زۆر جار باسیێوان دەکرد وەزیری نەوتی عێراقی شارستانی شو ئەوی کەشیان عەبدولکەریم لەعەبی دایانکو ئەگەر ئێمە تێچووی نەوتی کوردستان ببینین و پسوولەکان ببین ئامادەین پارەکە
پارەکەی بۆیان سرف بکەین بە شەرتێک نەوتەکە بزانین چەند دەڕوا و چەند دەردێن نەک بڵێن بۆ لایەنێکی سیاسی نەوتەکە دەربێنێ و بۆ هێندێک بڵێن بۆ مەسەلەی هەڵبژاردن یان بۆ کاروباری بەرژەوەندی کەسی بەکار بێت ئەوەیە کێشەکەی لە کوردستان ئێستا ئەمە باشەکە بڵین حەوەش گرێ بەسمان کردبایە و نەوتمان دەرهێنابایە و لەگەڵ عێراق تەنسیقمان کردبایە ئێمە لە سا حەفتەکەی خۆمان بۆ داهات و ئەو وەختی ناچارە بەغاکەوە بڵین موچەی فەرمانبەرامدا بەڵام لە مانگی شەشەوە کە بەڕێز ئاشتێورامی سربەخۆی فرۆشتی نەوتی ڕاگەیان من بڵاویشم کردو لە سایتەکان لە مانگی 6 و 7 و 8 و 9 داتاکەشم لایە بڵاوم کردێتەوە لەو 4 مانگە حکومەت هەرێمی کوردستان تقریبا 59 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە 9 ملیۆن بەرمیلی هەری کەرکووکە و تەسلیمی سۆمۆشی نەکردووە بۆ بڕێکە فرۆشتوێتی 2 ملیار و 582 ملیۆن دلاری دەستکەوتووە ئەگەر ئەوە تەقسیم 4کە یعنی بۆ مانگی 6 و 7 و 8 و 9 ئەوە مانگانە 645 ملیۆن دلار داهاتی حکومەتی هەرێمە ئەوە تەنیا لە بۆڕی ئەی باشە ئەو نەوتەی کە بەدانکە دەڕوا داهاتەکەی لەکوێیە ئەی باشە لە کوردستان 160 پاڵاوگای قاچاقەیە کە هەموو بڵێن نەود لە هەرێم وەردەگرن هەروە 2 پاڵاوگەمانەیە پاڵاوگای بازیان کە ڕۆژانە 35,000 بەرمیل نەود کار دەکات دەیکا بڵێن بە نەوت و بنزین و گازۆی لەوانە هەروە کەڵێکیشمانەیە کە 8,000 ئایا داهاتی ئەوانش لەکوێیە بەداخەوە ینی کەرتی نەوتی هەرێمی کوردستان شەفاف نییە ئەو ناشەفافێش وای کردووەکەەوە ڕۆژەکەمان بۆ ڕۆژە بگە کە عباشە بۆ خۆی کاک بایزید بە هەموو دیار و نادیارەکانەوە لە مەسلەی فرۆشتنی نەوتدا هەرێمی کوردستان بە هەموو ئەو گومانانی کە ئێستا تۆ باست کرد ئەو پارەی لە نەوت دەستیەخە ئەتوانێت موچەی فەرمانبەرانی پێ بدا؟ وەکو ئێستا وەکو وتم لە بودجێ عێراق 679,939 فەرمانبەری کوردستانەیە بەڵام بەداخەوە ئەوانەی بندیوار و ئەوەکانی تریش 1,344 وابێ ئەگەر لەوانەیە 679,000 بێ 400 ملیۆن دلاریان بەشکار باشە بەبێ دەستکاریکردنی ئەو ڕقەمە بەو ڕقەمەی کە ئێستا جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئیعلانی کردووە بەو ژمارە لە فەرمانبەران کە ملیۆن و نزیک لە 400,000 فەرمانبەرە دەمەوێت بزانم هەرێمی کوردستان بەو نەوتەی کە ئێستا هەیەی کە دەیفرۆشێ لە ڕێگەی بۆرێەوە ئەوەی تەنکەر ئەو گومانانەی کە تۆ نیشانتدا و باست لێوە کرد بە هەموو ئەم داهاتانە ئەتوانێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکات بەو نرخەی ئێستەیەوە لەوانەیە بڵین تقریبا هەمووی ناتوانێت دابینکە بە و نەوتەش بێ بەڵام داهاتی کەشمانەیە خۆ داهاتی کرد و کشتتوکاڵمانەیە باجی بازرگانیمانەیە باجی دەواازەکانمانەیە ئەوانە هەموو پارێکی زۆر هەروە زۆر کۆمپانیامانەیە ئێستا بڵین بینە سەرەوە بڵین پاڵاوگەی بازیان خۆی حکوومەتی هەرێمەوە بڵین لایەنێکی سیاسی بەکاری دێنێ یا بڵین پاڵاوگەی کەڵک وەختی خۆی حکوومەتی عێراق داوێتی بە حکوومەتی هەرێمی فرۆشتووە نەک بڵێن بە لایەنێکی سیاسی فرۆشتووە ئەو 2 پاڵاوگانە هەر ڕۆژێ وەکو باسم کرد بڵین بازیان 35,000 و بەرمیل و کەڵک 8,000 ئەوانە بەرمیلێک نەوت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە 70 دلار دەپاڵێن بە خۆی لە وڵاتان بە 5 دلارە یعنی ئایا داهاتی تۆ حسابیکە 100 تقریبا چەنەکە 115,000 زەربی بڵین 10 دلاری کە ڕۆژانە داهاتەکەی ئەوەندەیە ئەی باجی ئەو گومرگانە گومرکی بڵین ئەو دەواازانە هەیە ئێستا شەریکەی سۆنەرەیە مانیفێستەیە بیمەیە پێی دڵن دڵنیایی ئەوانە کەسانی حیزبی ئەو کۆمپانیان گرتووە پارەکەی ناتەوە بۆ حکوومەت هەروە هەتا وەزیری دارایی کوردستان باسی کرد کاگڕێ باس حەمرا وتی کۆمپانیایەکە شخصێکە 240 ملیار دیناری دراوەتی ینی بە شخصێک ئەوەندە دراوە هەتا پارەی حکوومەت بڵین لەسەر کۆمپانیاکانە بەداخەوە ینی کە بێت و ئەو پارانە بگەڕێنەوە من پێم وایە ئەگەر بڵێن حکوومەتی هەرێم لەسەر ئەو داهاتانە شەفافێ و پارەکە بگەڕێتەوە بڵێن بانکی ناوەندی هەرێم ئەوە شتێکی باشە بێجگە لەوەش ئێستا بڵێن لە عێراق وەزارەی نەوت کۆمپانیاکان نەوت بەرەم دێن بەڵام چێ نەوتەکە دەفرۆشێ بەس کۆمپانیای سۆمۆیە تاکە کۆمپانیا لە عێراق کە نەوت دەفرۆشێ و بنزینیش دەکرێت پارەکەشی دەچێت بۆ بانکی ناوەندی ناعێراقی بەڵام کە تەماشاکەین لە کوردستان وەزارەتی نەوت هەرێمی سامانە سروشتەکان نەوت دەردێنێ بەڕێی دەکات نەوتەکە دەفرۆشێ هەموو شتێکە بۆ خۆی پارەکە نازانی چی لێ دێ هەتا ئەو لیژنەی دروستیان کردووە لە عێراق و لە کوردستان هەر شتێک بە لیژ نەکرابێ فەشەلێنەوە
تا ئێستا لیژنێک نەبووە باشە تۆ بۆ لیژنە دروست دەکەی بۆ نای شەریکەی کۆمەڵی کوردستان دروستکەی بۆ پەرلەمانکاران ناکەیەوە خۆی لە هەموو وڵاتێک باشە ئەو بڕیارەی کە حکوومەت دەری کردووە لەسەر پێکەنانی ئەو لیژنەی بۆ شەفافێتی نەوت و ئاگاداری لە داهاتەکانی نەوت بەبێ حزوری پەرلەمان یان بەم پەرلەمانە مردووەی ئێستاوە کە لە نەسیاسەکان بۆ خۆیان وای پێ دەڵێن دەتوانێت نەجاحەت بێنێ یان هیچ گرفتێکی بۆ دروست دەبێ؟ من پێم وایە سەرکەوتو نابێ یەکەم بەڕێز سەرۆکی دیوانی چاودێری دارایی لەو ڕۆژانە وتی وەزارەتی سامانە سروشتەکان هیچ معلوماتێکی نەوتماندا ناتێ ئەی باشە کەنانێت چۆن چاودێری دەکەن دووەم لە هەموو وڵاتێک پەرلەمان دووشە ئیشیەیە ئیشی سەرەکی ئەوەیە کەوا چاودێری حکومەت کە سوڵتەی تەن فیزیکا بزانێت چ دەکا هەموو ساڵێکیش کە تەماشاکەین لە موازنە کە موازنەی کە بودجەی ساڵی تازە دێ شتێک دێ پێڵێن حیساباتی ختامی هەتا لە دەستوری عێراقیشدایە ئەڵێ تا حیساباتی ختامی کۆتایی ساڵی ڕابردوونیە نابێ بودجە پەسەند بکرێ بەڵام ئایا لە کوردستان شتی وایە هەتا لە ساڵی 2013 معقولە 15 ملیار دینار بدرێ بە قەڵەم و کاغەز من حسابم کردووە ئەگەر 8 ملیار دینار بدرێ بە کاغەز بە بەندی وەرەقا ئەوە ڕۆژەیە کوردستان ملیۆنێک و تقریبا 200,000 وەرەقە سرف دەکات وەڵای ئەوە بزانم ئەمریکا 50 ویلایەتیشە ڕۆژانە بە ئیشی دایرە ئەوەندە وەرەقە سرف ناکات ئەوە یعنی گەندەڵی بەداخەوە هەموو جوبگەکانی دەسەڵات هەمویان گەندەڵی تێدایە خۆ تۆ دەبێت وا بکەی گەندەڵیش چاکسازی بە یاسا دەکرێت نەک بە ڕێنمایی دەکرێت باشە یاساش کێ دەری دەکات یاساش پەرلەمانی کوردستان دەری دەکات بابەتێکی دیکە من پێشووتر لە میوانەکەی پێشووتریش من پرسی کە شوان شێخ ئەحمەد یعنی تۆزێک ناڕوونی هەیە لەمەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیدا دەگوزارێ یان عیبادیدا دەگوزارێ ئەمە سەرەتایەکە بۆ چاکردنەوەی پەیوەندیەکان و ئەوەی کە پێشووتر ناکۆچێ بۆ لەسەریان دیسانەوە ئەمە سەرەتایەکە بۆ توندبوونەوە و ناقوڵترکردنەوەی ناکۆچەکان خۆی دوو شت هەیە دوو لانێ یانە بێتە توندتیژ یا بێتە ئەوەیە ئاسای بێتەوە بەڵام یەک شت هەیە ئایا کە حەیدەر عەبادی بەڕێز حەیدەر عەبادی کە دەڵێ نەوتی کوردستان تەسلیم کەن ئایا مەبەستی تەنها ئەو نەوتەیە کە بۆ ڕێکە دەڕوا یانی تانکەر و هەموو شتەکان حساب دەکات یعنی ئەوە شەیە نازانی تۆ کامان مەبەستی لە کام ئەوەیانە بێزگە لەوەژ یعنی خۆ بێت لە وەکو باسم کرد لە دەستوری عێراقدا هاتووە هەرێم بۆ یە تەعاانی گرێ بەسکە نەوت بفرۆشێ بەڵام بە کۆمپانیا و بەدامەزراوەی بیکات ئەوەش هەیە ینی چەند ساڵە بڵێن گرێ بەسمان کردو و شانازیمان بەوە کردووە کە کوردستان دێتە سەرنەخشەی جیهانی بەڵام ئەوە لە ئاخری ئاوامایە پوچ و شکست بینەوە بێگومان عەبادیش قسەیاوە دەکات باشە زۆر سپاس بۆ بایەزید حەسەن پەرلەمانتاری پێشووی عێراق لە فراکسیۆنی گۆڕان سوپاس دەکەم کە میوان بووی لەم بەشەی پانۆرامادا